هەڵمەتی بلۆگکردنی ئینفلۆنسەرەکان عەرەبیشی گرتەوە وای لە هاتووە ئەکاونتەکانیان جادەخەن و لە پەبلیکی لاچن تەنانەت زیندانیشی تێکەوت. لە هەرێمی کوردستان هەڵمەتێکی بەرفراوان دژی بلۆگەرەکان هەیە تیا داوا ئەکرێت هاوڵاتیان ئەکاونتەکانیان ئەنفۆلۆ بکەن تەنانەت چەندین ڤیدیۆی کۆمیدیشیان لەسەر دروستکراوە. لەبەری بەشێکی هاوڵاتیان پێیان وایە کە ناوەڕۆکی بابەتەکانیان هیچ سوودێک بە کۆمەلگا ناگەینێت و تەنها ڕیکلام و پارەپەیاکردنە. ئێستا تەنانەت لە وڵاتە عەرەبیەکانیش بە تایبەتی عێراق هەڵمەتێک ڕاگەیەندراوە بە ناوی ئەنفۆلۆکردنی جەماعەتی دووبەی. تایە ئەو کەسە ناودارانەی کە عەرەبن و لە دووبەی ژیانەکان داواکرێت ئەنفۆلۆ بکرێن کام کەسایەتیانە ڕۆژانە بە ڕیکلام و ڤیدۆکانیان ژیانی خۆیان نمایش دەکەن. لە ناویشیانە شیرین و نارین بیوتی و نورستارز و چەندین کەسایەتی تری عەرەب کە ڕۆژانە بلۆگەکانیان بڵاوەکەن. بابەتەکە هەر ئەنفۆلۆکردن بۆیە باش بوو بەڵام ئەم مانگە مانگی بەختی بلۆگەرەکان نییە لەبەرەی تەنانەت زیندانیشی تێکەوتووە و تەنها لەم مانگەیە دوو بلۆگەری دیار دەستگیر کراون. یەکێکیان ئەوەی هەولێرە نەک کڕیاری تازایان بۆ شوێنەکەیان دەست نەکەوت تەنانەت بەنزینخانەکەش داخرات. ئەوەی تریشیان بلۆگەرێکە لە شاری دیوانیە کە لەسەر سکاڵای باوکی خۆی دەستگیر کراوە لەبەرەوەی ئەم خانمە لە لایڤ و ڤیدیۆکانیا قسەی نەشیا و جنێوی بەکارهێناوە بۆیە باوکی سکاڵای لێکرد و لەسەر سکاڵاکەی باوکی دەستگیر کراوە. ئێوە بڵێن لایڤ و ڤیدیۆکانی ئەوان چ کاریگەرێکیان لەسەر کۆمەلگا و ژیانی تایبەتی تۆ هەیە؟